لەگەڵ کۆتایی هاتنی وەرزی هاوین و دەستپێکی وەرزی داچاندن جوتیاران سەرقاڵی وەچن خستنی بنەتۆ و بەرووبوومی کیمیایین تا لەگەڵ دابارینی ڕێژەی پێویستی باران کە لەلایەن جوتیارانەوە بەسەر پەڵە یاخود بە پەڵە ناسێنراوە دەست بکەن بە کێڵان و داچاندنی بەرووبوومەکانیان تا لە مانگی حوزەیران و تەمووزدا بەرهەمەکانیان بچنەوە. بەڵام جوتیاران نیگەرانن لەوەی نرخی بەرهەمە کیمیاییەکان بەراورد بە ساڵی ڕابردوو دوو هێندە زیادی کردووە بە چەشنێک یەک فەردەپەینی کیمیایی لە 23,000ەوە بۆ 70,000 بەرز بۆتەوە. ئەمەش بارگرانیەکی زیاتی بۆ جوتیاران دروست کردووە. توخوام لێ دوها خوێ کرێ توخوا حکومەت وها حکومەتداری پێکرێ تۆ فەلاغەی خۆت و هاوڵاتیەکەی خۆی مەرەخەتکەی مەرەخەتی کەوی هیچی نەدەیتێ و ئاوکاری نەکەی باکو وڵاتان هەمووی سەمادەیە دەرمان ئەدا گەنم ئەدا مەکینەت ئەدا جوتی پێەکەی هەموو ئەمیرەکتایەتێ وە خۆڕایی برایەوە خۆڕای مادەنەوە پارە مادەنێ با پارەکە سووکە تۆ دێ پارەکە سووکە با فەدەی کود 70,000 نێ بوارەکە با 30,000 با 25,000 فەدەی سپیەکە بۆ 50,000 پارەکە بۆ 23 بۆ 50 لەبەر چی لەبەرەوە حکومەتەکەمان حکومەتە ئەمە حکومەتە تخوا توخوا ئەمە خۆیان دانیەوە حکومەت وە میلەت وەخوێکەن میلەت شوێنە خواوەها کرێ بە خاتی خوا. کشتوکاڵی شارەزوو سەرقاڵی دابەشکردنی گەنمی بنەتۆوە لە جۆرەکانی جیهان و سلێمانی دوو کە تایبەتە بەو جوتیارانەی خاوەنی زەوی وەردن. بەم هۆیەشەوە بەشێکی زۆری جوتیاران بێبەش دەبن لە وەرگرتنی بنەتۆی حکومەت و ناچارن لە بازاری ڕەش و بە نرخێکی گران دەستی بخەن. بەنسبەت داواکاری جوتیار و جوتیار داواکاری زۆرە بەڕاستی تا چەند هاوکاری پێ یەشتر کەمە بەڵام لەم حاڵەت و پێسەمە چاوەڕوانی وەزارەتی کشتوکاڵەکەین خۆمان چیان لەدەست بێت و بتوان چیمان بۆ بکەن لەم حاڵەتە ئێستا لە کاتێکی زۆر زەرورە ئێستا حالیەن کود سەمادی کیمیاوی زۆر زەرورە بۆ جوتیار بێنین ئەگەر بکرێت داواکاریمان کرد داوا شەکەین ئەگەر چەند بتوان هاوکاری جوتیار بکەن ئێمە جوتیار ئێمە تا سوودی لێ ببینن. بەپێی دوایین ئاماری کەشناسی سلێمانی کە 15 ئەم مانگە ڕێگەیاندووە لە قەزای شارەزوور بەراورد بە ساڵی ڕابردوو نزیکەی 90 ملیم باران کەمتر باریوە. جوتیارانیش دەست لە ئاسمان و نزا دەکەن خودای گەورە ئاوڕیان لێ بداتەوە و ساڵێکی تەڕ و پڕ باران بەرەو پیریان بهێنێت. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارەزوور